سڵاو لە بێوارەتان باش بیسەر و بینەرە خۆشەویستەکانمان لە ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە ئێوارێکی دیکە لە پرۆگرام میوانەی سلێمانی هاتینە وڵاتان بە بابەتێکی زۆر گرنگ ئەو بابەتەی کە بۆ ژیانی هەرێکێکمان لە ڕۆژانەدا لە هەموو کاتەکاندا گرنگی تایبەتمەندی خۆی هەیە بابەتێکە کە پەیوەندی بە تەندروستیمانەوە هەیە پەیوەندی تەنانەت بەلایەنی داهات و داراییشمانەوە هەیە کە هەم خۆمان چۆن بتوانین لە ژیانماندا دارایی کۆنتترۆل بکەین کە بزانین چۆن داهاتەکانمان بەکاردەهێنین چۆن دەکڕین چۆن دەفرۆشین و چۆن چی دەکڕین و چیش دەفرۆشین بە هەماشەوە بەکۆی گشتی بۆ ئەم باس و بابەتە لەگەڵ میوانی بەڕێزمان کاک سۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی کۆمەڵی باس و بابەتی تایبەت باز دەکەین هیوادارم کە لەگەڵمان من سوودی هەبێ کاک سۆران زۆر بەخێر بن سوپاسانەکەم مەمنون خۆشحاڵم کە لەگەڵمان ئامادەی بەڕێستان کە بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانین کۆمەڵێک بابەتی گرنگ و پێوەست بە ژیانی هاوڵاتیان لە لای کارەکەی بەڕێستانەکە ئێوە بەردەوام چاودێری بابەتە بازرگانەکان دەکەن تایبەتە و مارکێت و خۆراکانی کە هەم بەگشتی لە نێو بازاردا هەیە و چاودێریان دەکەن لە ڕێگەی لیژنەکانتانەوە بۆیە دەمێ بەوە دەست پێ بکەم کە ئێوە هەوڵەکانتان و هەنگاوەکانتان چین بۆ ئەوەی کە ئاگداری بابەتە خۆراکیەکان بن لە نێو بازاردا سڵاوتان لێبێ ئێمە وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی ڕۆژانە لیژنەکانمان سەردانی ناو بازارەکان و ناوگەڕەکان و سوپەرمارکێت و گەنجینەکانەکان مەبەستی بەدواچوون بۆ نرخی شمەک و کاڵا و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان و هەر ئەو مادانەشی کە لێوە هەیە بۆ نمونە ماوەخی بەسەر چووە یان گرانی لە نرخەکانیان هەیە لەبەرەوە ئێمە ڕۆژانە وەکو ئاماژەم پێ ئەم لیژنانە کە دەرەچن بەپێی بەرنامەیەکی تایبەتی خۆی کە بۆ نمونە سەرۆکی لیژنەکە ئیزانێ دوای ئەوە ئەچنە شوێنەکانەوە پسڵی سەرپێچی بۆ شوێنانەکە کە بابندی ڕێنمایەکان نین بۆ نمونە نرخی هەڵنەواسیوە یان موادێک سپاری لە شوێنەکانە هەیە پسڵی سەرپێچی بۆ کرێ ئێمەش بەپێی ئەو یاسا ڕەسانی کە لامان هەیە خرامیان نەکەین یا کاری یاساییان لەگەڵ ئەنجام بدەین بۆ نمونە دادگا هەیە لەگەڵ داخستنا هەیە دوای ئەوە لیژنەیەکی ترمانە لیژنەی نرخە ئەمە ڕۆژانە نرخی سەرجەم و کاڵا و پێداویستی ڕۆژانی هاوڵاتیان وەرەگرێ بۆ نمونە هەتا نرخی دۆلار و یۆرۆ و پاوەن و ئاڵتون و پێداویستەکانی ڕۆژانی هاوڵاتیان بۆی ئێمە بەراوردی نرخەکان بکەین لەگەڵ ڕۆژانی پێشووتر بەڵێ کاک سۆران سنووری چاودێری بەڕێبەرایەتێکی بەڕێستان لەکوێ بۆ کوێیە و چۆن دابشکاری بۆ دەکەن ئێمە سەر بە وەزارەتی بازرگانی پیشەسازی حکومەت هەرێمی کوردستانی تەبەن سنووری هەموو سلەیمانی ئەگرێتەوە بە قەزا و ناحەکانیشەوە یعنی بۆ نمونە هەتا هەفتەی پێشوو من لیژنێکم داردە بۆ هەڵەبجەی تازە لەبەرەوەی برنجە تەوزیع کرابوو کە گومانە بوو لە برنجەکە بۆی سەردانی بکەین و بزانین کێشەکەی چییە بۆ نمونە لە ڕانێ بۆ نمونە لە قەڵازێ بۆ نمونە لە پێنجە ئەمە سەردانەکانی بەشمولیە دوای ئەو ناو بازاری شاری سلێمانیش و گەڕەکانش بەپێی ئەو بەرنامەی کە لای سەرۆکی لیژنەکان هەیە دابش کراوە بۆ سەردانکردنی ئەو شوێنانە بەڵێ دەستان خۆش بێ کاک سۆران مامەڵەکردنتان لەگەڵ بەرهەمە ئەکسپایرەکان چۆنە کاتێک ئێوە لیژنەکانتان دەیاندۆزنەوە تاوان ئێمە ڕۆژانە لیژنەکانمان کاتێ لە سوپەرمارکێتەکانەوە یان گەنجینەکانەوە یا فرۆشگاکانەوە ئەمانە هەمووی سەردانی ئەو ماداناکە کە لێدانراوە پشکیلێکی وردی بۆکە ڕۆژانە لیژنەکانمان بۆ نمونە کە دەزەگرێت بەسەر ئەو مادە ئەکسپارانەوە بەپێی کیلۆکەی بۆ نمونە گەر 10 کیلۆ بێ 15 کیلۆ 50 غراماکرێت ئەگەر 20 کیلۆ بۆ 30 کیلۆ بێ 16 غراماکرێت ئەوە وردە ڕاتە سەر تا ملیۆنی نیوێ دەسەڵاتەکانی ئێمە لە 50,000 تا ملیۆنی نیوەکە بۆ جاری واشە ڕاستەخۆ کە لیژنەکان پەیوەندی بە منەوە کەن بۆ نمونە سێلەکەی ئەو سەرپێچێکی زۆر زەق و نامۆیە یەکسەر ئەمرەکەم بەداخستی شوێن بەڵێ کاک سۆران هاوڵاتیان دەتوانن چی بکەن بۆ یارمەتیدانی ئەو ڕێسا و یاسانێکی ئێوە جێبەجێ دەکەن و هەم بۆ یارمەتیدانی خۆیان چۆن هەماهەنگن لەگەڵتاندا من لێرەوە دەستخۆشی لە وڵاتای شاری سلێمانیەکەم بۆ چەند جارێکش دووبارەم کردێتەوە لەبەر ئەوەی هاوڵاتیان ئێستا بوون دە چاوی دووەمی ئێمە لە ناو شاری سلێمانیە لەبەر وشارێکی زۆر هەیە لای هاوڵاتی بۆ نمونە کاژێتە مارکێتەکەەوە ئەگەر بینە مادەیەکی خۆراکی کەڕوو لە یاوە یان مادەکە ئەکسپایر و یەکسە تەلەفۆنمان بۆکە ئەبینم چەند جار لەسەر 250 دینار کە هاوڵاتی ئەمە مایە دڵخۆشیە لە شوێنێ مادەی کڕێ بە هەزادە لە شوێنێکی تر بازار 250 تەلەفۆنی کردووە ئەڵێ ئەو مارکێتە گران فرۆشیەکە لەبەرەوە لێرەوە دووبارەیەکەم بۆ دەستخۆشی لاوڵاتانی شاری سلێمانیەکان کەوان کاپاڵ پشتێکی زۆری لیژنەکان بوون و بۆ پەرۆپێشتنی تەندروستی هاوڵاتی تا چەندێک مافی هاوڵاتی پارێزراوە بە تایبەت ئەوانەی کە پەیوەندیتان پێوە دەکەن و هەڵەیەک لە هەڵەکان ئاشکرا دەکەن ئێمە تا ئێستا هەچ هاوڵاتیەک کە پەیوەندی تەلەفۆنی کردبێ لای ئێمە حفظە شتەکانی یان بۆ نووسرا هاتۆتە لامان لای ئێمە لەبەرەوە خۆدا نەزان ئەم شتانە لەوانی دواتر کێشەی کۆمەڵایەتی لەبەر ئەوە لای خۆمانە بە هیچ شێوەیەک
ناوی کەس نادرێتەوە لەو شوێنانی کە هەیە چەندها کەس دوی بزانین کێشکاتی لە گوتمانەوە پەیوەندی بە تۆ نییە چکە خۆدا نەزان ئێمە ڕەچاوی ئەو خاڵاقین لەبەر ئەوە هەچ کەسێ تا ئێستا وەکو چاودێری بازرگانی شکاتی کرد لە هەر شوێنێک لەبەرەوە ئێمە تەلەفۆنەکانمان کراوەیە چوار ژمارە تەلەفۆنمانێک ئێستاش بڵایەکەینەوە دەتوانی ئاماژە ژمارە سامان هەیە GCC کەمە ڕۆژانە ڕاستەخۆ کۆنتاکی ڕاستەخۆی لەگەڵمانە هەیە ژمارە 1970 ژمارە 1970 ژمارە 1970 ئەم چوار ژمارە خزمەتی هاوڵاتیانێک کە ڕۆژانە تەلەفۆنمان بۆ کرێ لە کاتی بوونی کێشەکانی بەڵێ ئاستی ڕۆشنبیری خاوەنکارەکان چۆنە خودی خۆیان بۆ سەرپێچیکردنەکانی خۆیان یاخۆ خۆیان چۆن سەرپەرشتی خۆیانن لەبەر ئەوەی بازرگانێکی خۆشیان گەشە بکات و ناوبانگیان لەکەدار نەبێ لەو ڕۆ ئێوە چۆن بازرگانان دەبینەوە ئێمە بازرگانەکان یاخۆ فرۆشیارە بچووکەکان بوو بڵێ بازرگانەکان طبعا ئەوانەی کە بازرگانی گەورە لە ناو شاری سلەیمانیە ینی ئەوانە ئێستا زانیارێکی زۆریانێ لەسەر مادانێکی چکە ئەوان تەعامل لەگەڵ شەریکاتی گەورەیەکەن یەتە سەر مارکێت و سوپەرمارکێت و فرۆشگاکان ئەمانش ئەو کەسانی کە هەیەە بۆ نمونە سەرپەرشتی و مارکێتاناکە جاری وایە بەسەریان تێپەڕێ بۆ نمونە مادێک ئەکسپایر بۆ ئاگایان لێ نەبوو کێشەیەکیان هەیە ئەوان طبعا ئەو کەسانی کە لەوێ ئیشەکەن ئێمە چەند جاری پێمانەوتون ئێوە کە مادەی تازەتان بۆیت کۆنەکان مەخن لە دواوە کۆنەکان بخەنە پێشەوە تازەکان بخەنە دواوە چکە چەنەها جار ئێمە مادەی خۆراکیمان کردووە سیرەکەین ئەوانەی پێشەوە هەمووی تاریخی تازای ئەوانی دوا هەمووی تاریخی کۆن بۆ ئەکسپایر ئەمە ئەکەوێت دەسە ئێماری و خاوەن شوێنانە لەبەرەوە ئێمە وشارێکی زۆرمانەوە بۆ خاوەن شوێنانە و ئێستا زۆر بەشیان پابەندی ڕێنماکانن سا ئێمە شوێنمانەیە لە سلێمانی تا ئێستا چەند ساڵە منۆکۆ بەڕێوەی چاودێری بازرگانی تا ئێستا پسڵی سەرپێچی بۆ نەکراوە لەبەر ئەوەی بە خەمی شوێنەکەی خۆیەتی یعنی ئەو کەسەی کە سەرپەرچی شوێنەکەی خۆی بکات ئەو بەدڵنیاییەوە نەپسڵی سەرپێچی بۆ کرێ نەقەڵامەژەکە بەڕێبەتی چاودێری بازرگانی ئەوە لە بەرچاو دەگرێت کاتێک کە فرۆشیارێک فرۆژگایەک وەکو جانابتان ئاماژتان پێکرد کە ئێستا بوونی هەیە سەرپێچی بۆ نەکراوە و زۆر بە باشی خزمەتی کردووە لە کاتی بوونی هەڵەیەکدا یاخود وەک سپاس نامەیەک وەک شتێک ئەوەی تاشان ڕەچاو کردو بۆ هاندانی شوێنەکانی دیکەش کە بەو جۆرە مامەڵە بکەن ئێمە بەپێی ئەو داتانی کەلامانە بۆ نمونە کاچینە شوێنەکەوە تا ئێستا بخالافەی نەبووە ئەچینە گۆشت فرۆشتێک و تا ئێستا بخالافەی نەبووە میوە فرۆشێکە ئەمانە هەمووی ناوەکانیان لامانە بە نووسراویکەین بۆ وەزارەتی بازرگانی و چەندەها شوێنیش هەبووە کە جێگای دەستخۆشیمان لەکردوون لەلایەن وەزارەتی بازرگانیەوە و مەراسیمان بۆ کردوون لەبەر ئەوە ئێمە هەم سزامانەی هەم پاداشتمانە بۆ شوێنانە و هەمووشیان ئێستا هەڵوەساوە کامانە لەبەرەوەی پابەندی ڕێنمایەکان بوون سپاس و پێزانینیان بۆ کراوە پێشمانوتون ئەبێ ئاگاداری ئەو سپاس و پێزانی ڕاستە لەبەرەوە ئەو سپاس و پێزانی نەبێتە ئەوەی ئێوە هەڵا بکەن چکە ئەوە بێتە مای هەڵای ئێمە لێتانە سەرینەوە بۆیە ئەوان ئێستا حەڕیسترن لە سەری شەکانیان و ڕۆژ بە ڕۆژ دەستخۆشی تریان لێک بەڵێ زۆر گرنگە بەدڵنیاییەوە بۆ ئەوەی کە هاندانێک دروست بێ و کەسانی دیکە چاویان لێ بکەن حەز دەکەم باس لەو بابەتانە بکەین کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە یاخود نێو شارە کارمانەوە ئێوە تایبەتر جیاوازی هەیە لە نێو بەرهەمەکاندا نمونەی لەو بەرهەمانە هێلکە کێکە کە لەو بەرهەمانەی خەڵکی زۆر بەکاری دەهێنێ زۆر ڕەچاوی ئەو دەکات چۆن لە ماڵەوە کوالیتیەکەی دڵنیا بێت ئەو ژمارەی ئەو بڕوارەی بۆ دڵنیایی تەندروستی لێدانراوە ئایا بۆ هاوڵاتیە کە لە ماوەی ئەو بڕوارە بەکاری بهێنێت و بزانێ هێلکەکە پاکە یاخود پیسە گونجاوە بۆ خواردن یاخود بۆچی دیکێ ئەو هێمایە طبعا ئێمە هێلکە ئێستا بەپی ئەو داتانی لامانە 11 مەفقسمان هەیە کە هێلکەیە لە ناو شاری سلەیمانیەوە ئەمانە هەمووی بە دەستخۆشیەوە لیان کە ئێستا ئێمە پێمانوتون ئەبێ ناوی کارگەکە لە سەری بنووسە هێلکەی ڕاوکە هێلکەی شارەز و هێلکەی ئەمە اینجا بەروارەکە لەبەرەوە ئێستا هاوڵاتی پێمانوتون هەچ بەروارێکی لەسەر بوو بۆ نمونە یەکمان کێشەمان نییە بەس مهم ئەوێ ناوی کارگەشی لەسەر نووسراوی بۆی ئاگدار بەرهەمێنانی ئەو شوێنانە بڵێ بۆ نمونە سلێمانی تازەمان هەیە سەنگە سەرمان هەیە چەمچەما ئەمانە هەمووی لەسەری نووسراوە لەبەرەوە ئێستا هاوڵاتی دڵنیایە لەو هێلکەی خۆماڵیە ئەمە ئێمە بەرنامی خۆمان ودا ئەوە هە شوێنێکی بزانانی هێلکەی ئێرانی یا تورکیشی لێ لەبەرەوە پێماوتراوە ئێمە دەزەگین بەسەر تەلەفیەکەی بەڵێ کاک سۆران شتێکی دیکە لە نێو هاوڵاتیاندا ڕەنگە بەپێی پێویست لە ڕووی ئەو ستیکەر و ئەو ڕەنگەی بۆ ئەو بڕوارانە بەکاردێت تا ڕادێک لی دڵنیانە بن خەمیان بێ لەبەری هەندێکی هەیە بەڕاستی هەر لە یەک دڵۆب ئاوا دەبینی بڵاو بێتەوە ڕەنگەکە یاخود ستیکەرەکە زۆر باشی کاڵە بێتەوە لایانی چاودێریکردنی ئێوە بۆ ئەوانە چیەکە بازرگان ئەبێ ستیکەرێکی باش دانێ طبعا
طبعا ئێمە بۆ مەسلەی بەروار ئەبێ لەزگە نەبێت ئەبێ لێزەر بێت لێزە ئەوەی کە بەڕۆز باسیەکەی چەندەها شوێن هەیە هەمووی دەستی گیراوە بە سەرمادەکانی بۆ نمونە ئاوای لێکی لێبێتەوە لەزگەی ئاوای لێکی لێبێتەوە ئەوە ئەڵێ عەدەم وجود لە واسق لە مواصفات عێراقیە لەبەرەوەی ئەگۆڕێت بۆ نمونە لەزگەی لەوانەیە لە 2024 2027 لەبەرەوەمان هەمووی مەمنوعە بەرواری ئێرانی بەرواری ئێرانی شکل لە کێشەکانی ئێمە کە زۆربەی چکان خۆتان ژمارەکە بۆ ئێمە هەڵەت بەڵێ 21 ساڵ و 2 مانگ و 9 ڕۆژە بێ لە دەرکەی چکاوان 23 ساڵی نوێیانە اینجا 21 ساڵ دوای ئێمەوە ئەمە کێشەی بۆ ئێمە دەستکردن لەبەر ئێستا ساڵی 2002 لەوێ ئێمە 2023 لەبەرەوە ئەمانە هەمووی ئێمە ڕێنمایماناو بە شوێنەکان بە هیچ شوێک نابێت نابێ هەموو شوێنێکیش ئەو بەروارانە لەزگە بێ یان شتێکی تر بێ ئەکسە دەستگیرە بەسەر تەلەفەکە بەڵێ سەبارەت بە پاکێجین لە پاکردنان و پێچانەوەی ئەو بەرهەمانەی کە پێویستیان پێێتی مامەڵی ئێوە بۆ ئەوەیان چۆنە لەگەڵیانە ئایا شوێنەکان ناچار دەکەن بەوەی کە پێویستکە بەرهەمەکەی لە پاکت بنێ یاخود هەر بە شوێکی فەل بڵاوکرێتەوە ئاساییە بەڵێ طبعا ئەوە کەوێتە سەرخواستی هاوڵاتی بەکاربەر دەوری باشی هەیە لەمەیە تۆ بۆ چیتە شوێنەکە سێرەکەی پاکێجینی جوان کراوە لە مادەیەەکە سەر چەندها کارگای جوانمانە شاری سلێمانیە هەموو بەرهەمەکانی پاکێجینێکی جوان کراوە بەرواری لێزەری لەسرە هیچ جۆرە کێشەی ناوی کارگەکەی لەسەر ئەمانە هەمووی ڕێگە پێدراون و فرۆشتێ بەس بزانانی پاکێجینەکە بە پێ و مواسەفاتە نییە ئەوە نایڵین بێتە ناو بازارەوە ئەبێ ڕقمی بۆ نمونە ئەو وەکو ئاماژەم پێ بەروارەکەی لەسەر بێ و دوای بیریشمانە ئێمە زۆربەی مادە خۆراکیەکان لە دەڕی وڵات بۆمانێ لە سنوورەکان ئێمە کەنەتینەی کوشت و کاڵیمان هەوبەی خۆپاراسی دەروستیمان هەیە ئەمانە هەمووی پشکین بۆ مادە خۆراکیانەکەن بە پێی مواسفات عێراقی ئەگەر ئەوە نەبێ ناڵین بێتە ژوور بەڵێ کاک سۆران سەبارەت بە ئەو شوێنانەی نان دەکەن سەرپەرشتیکردنی ئەو شوێنانە چۆنە لە لای لیژنەکانی ئێوە و لەگەڵ ئەوەشدا لە پاڵ سەرپەرشتیکردن شتێک هەیە هەندێک جار هاوڵاتی نانێک دەکڕێت بەو نیازەی کە بۆ نمونە نەخۆشیکی درێژخایانی هەیە لە جۆری شەکرا یاخود زەخت پێویستی بەوەی نانێک کە بە شێوەیەکی زۆر باش لە جۆ دروست کرابێ بەڵام دواتر دەبینین هەندێک جێگە دەڵێن تەنها ئەوەی بە ڕەنگ ئاردەکە بۆر کراوە قاوەی کراوە ئەمە چۆنە شێوازی سەرپەرشتیکردنی تایبەت دروستکردنی نان و بەرهەمە ئاردیەکان ئێمە سەبارە بەنانەوە سەمەخان و فڕنەکان دیژنەمان هەیە ڕۆژانە سەردانیانەکەن تاوان هەم لە کێشەکەی هەم لە نرخەکەشی کە خۆدا نەزان نان تایبەتمەندی خۆی هەیە بۆ هەموو هاوڵاتی هەمان شێوە ینی خۆراکی ڕۆژانی هاوڵاتیانە نان کە گران بوو لە وڵاتە هەموو شتە گرانە بێت لەبەرەوە ئێمە خەمی نان خەمی یەکەمە لای ئێمە ئەو ماوەی کە کێشە دروست بوو لەسەر ئارد و بۆی شەڕی ئوکرانە و رووسیاوە نرخی ئارەوە بەرز بۆ خۆتان بینیتان کە نانەکان 6 بوو بە 1000 دینار بە کێشی 100 گرام وەشتیش بوو 1000 بە کێشی 8 گرام کەنان بڵێن ئارگە هەرزان بۆەوە هەموو فەردی 11 کەم کرد ئێستا 6 هەر بە 1000 و 8 بە 1000 بەس بە کێشی کێشەکان گۆڕانکاریان ئەوەی بە 6 بە 1000 20 گرام چۆسەری بۆ 120 بە 125 گرام ئەوەی کاشتایە 90 بە 100 گرام ئەمە چۆسەری ئێمە ڕۆژانە کە سەردانیانەکەین دوای ئەوە لەو ئاردە و لەو کەسانی کە لێوانە هەیە بۆ نمونە بێ مۆڵەتی تەندروستی هەبێ ئەمانە هەمووی لە کۆنەی وردی لەسەرکرێت دوای ئەوە سەبارە بۆ جۆیی کە هەیە هاوڵاتیان ئەڵێ ڕەنگی تێک ئێمە ئەو مەزانانی کە ئەو ئاردی جۆیە لە ناو شاری سلێمانی و پشکنی وردی بۆکرێ لەبەر ئەوە هەر شوێنێ بزانین ئەو مادەیە قاوەی تێگە یاشتی تێگە چکە ڕەنگەکەیە گۆڕێت ڕاستە ڕەنگی تایبەتمەندی خۆی هەیە چکە جیاکە کەپەکی تایە ئەم جۆکە کەپەکی تایە کە ئەمە واکە کە هاوڵاتیێز بە دڵنیایی بکە لەو سەمونی کەی کڕێت بەڵێواتە بۆ جۆرە لەژێر چاودێری تەواوەتی و هاوڵەتی دەتوانێت دڵنیا ڕۆمسێ کەسم غرامە کردووە لەسەر سەمون و سەرکەوتەوە بن لەشتان ساغ بێت سەبارەت بۆ بەشە خۆراکی لە عێراقەوە دێت بۆ هەرێمی کوردستان بە هەمان شێوە شێوازی دابەشکردنی ئەو بەشە خۆراکیە و کۆنتترۆلکردنی چۆنە بەسەر هەموو هاوڵاتیاندا کە لە ڕگەی فۆرمەوە دابەش دەکرێت تەبەن بەشە خۆراکی ماگانە ئێمە ئێستا ینی بووە بە بژانەوە بۆ هەموو هاوڵاتێک و عیلێک لە شاری سلێمانی بۆچی ئەم ساڵی پار 11 حەسە دابەش کرد ساڵانی پێشوو 2 حەسە دابەش کرد ئێستا بە هەمان شوێ ئێستا لە مانگی 5 مانگی 4 دەوزیعەکەی لەلایەن بەڕێوەبەری بەشی خۆراکی سلێمانی ئەمانە هەمووی پشکنێکی وردی بۆ کرێ لە مەزەڕی کێدە ناو بەغاوە دوای ئەو کێدە ناو شاری سلێمانی ئێمە هیچ مادەی خۆراکی دابەش ناکرێت تا سمپڵ نەبرێتەوە بۆ هەوەی خۆبارەستە شاری سلێمانی
کە ئۆکەیە بۆ خواردنی جەدابەژە بەڵێ لەبەرەوە دوو جۆر پشکنەکرێ بۆ مادەی بەڵێ ئەمە لە ڕووی کوالیتی و پشکنین کە ئەکرێت بۆ ئەو بەرهەمەی کە دێت کە دڵنیای لێ بەڵام هەنگاوی دوای ئەوە کاتێک کە دابش دەکرێت بەسەر وەکیلەکانی دابشکرد بریکارەکانی دابشکردنی ئەو بەشە خۆراکە بەسەر هاوڵاتیاندا ئایا لەوێش بە پێی پێویست و مەغزن و شوێنی پاراستنی ئەم خۆراکانە گونجاوە ئێمە ماوەی چەند مانگێکە بە چەندەها بریکار کە بابەتی ڕێنماکان نەبووە و تو ئاماژە و پیاکە ئەڵێ ئەمە شەرتی گەنجینیتیانە ینی شەرتی ئەو شتێ ئەوانە هەمووی پسەڵی سەرپێکیان بە گرامەکراون بە بڕی جیاواز لە 250 بۆ 500 و دوای ئەوە ئێمە بۆ مانگ ڕەمەزانی پیرۆز خۆتان بینیتان کێلکەتە دابشکرا هەندێک دەنگۆ هەبوو ئەو هێلکەی وەرمەگرن و کاکەم شتە خراپن نییە چکە ڕۆژانە هەیڵگا دوای ئەوە هی حکوومەتی عێراقی بوو دەسەڵاتی ئەمریکانی کێشە ئەوە بوو لە لای هاوڵاتیان هەندێکی شکاو تێدا بوو و هەندێکیشی بەرواری لەسەر نەبوو لە هەندێک لای بریکار ئێمە بە هەموو بریکارەکانمان وتووە تومانە هەر کەسێک هێرکەی بۆ چوو بەروایی لەسەر نەبووری نەگرێ شکاو بوو وەری نەگرێ یعنی تۆ هەموو شتێکە بۆ داناون ئێمە چەندەها ئێستا پێمە لە مۆبایلەکە چەندەها شوێن کە هێرکەکەی شکاو توانە دابەشی مەکە بیگڕێنە بۆمان لەبەر ئەوە بە دڵنیایی ئێمە مادانی کێدە ناو شاری سلەیمانی و پشکنی گوردی بۆکرێ و دوای ئەو بریکارەکانیش چاودێری و پشکنی وردیان بۆکەین هەتا لەسەر ئەو تەرازوی کە هەیەە ئەمانە هەمووی لە سەلاحەتی ئێمایە تا ئەو چولانی کە هەیەە لەبەرەوە دڵنیین هاوڵاتیان کە بەشە خۆراکی ماگانە دابشەکە لە ناو شاری سلەیمانیە بۆتە هۆی ڕاگەردی نرخ و دابەزین ڕخەکەش بە دڵنیاییەوە سەبارەت بە بەرهەمە گۆشتەمەنیەکانیش کۆمەڵێک تێبینی و سەرنج هەیە لە لای هاوڵاتیان و بەداخەوە کە هەندێک جار کە مای دەستخۆشیە بۆ بەڕێستان بەس مای داخە بۆ هاوڵاتیان هەندێک کە لەو جێگانە دەبینین گۆشتی بەسەر چویان بەکارهێنا لە خواردنەکانیاندا یاخود هی وڵاتێکی دیکەیە ئەم کێشانە لە چیۆ دروست دەبوون کێشەکە چۆن ئەم گۆشتە هەگەیشتە دەستی هاوڵاتیان چونکە هەندێک هاوڵاتیشمان بینی یاخوا بڵێن لە فرۆشیارەکان دەیوت من ئاگادار نیم گۆشتەکە نەشیاوە بەکارم هێناوە خۆی ئەکەوێتە سەر و کەسەی کە ئەو گۆشتە ئەکڕێت وەڵە تۆ ڕستۆرانتێکت هەیە پارەی بە گۆشت ئەبێ بزانین مەزەری گۆشتەکە چییە ئەمە بۆ کەسانە ئەو کەسانی کە دریشکە ئەو مادا خۆراکیانیان هێنا ئەو گۆشتانیان هێنا و بەڕاستی ئێمە چاودێری گوردمان کردوون و دوای ئەوە ئەمانە چوون لە پاکەتی ترا هێنایەنە نەک بڵین گۆشت بۆ لە پاکەتی کەڵە شێر و مریشکە هێناوێ خۆتان بینیتان کە پیشانی هاوڵاتیان لەبەر ئێمە چەند ساڵێکە بە دوای ئەم کێشەیەوەین و بنبڕیش نەکراوە بۆچی لەبەرەی زۆر هەرزانەکەوێ کیلۆیەک گۆشتی هندی لەوانێ لە مەزەرەکەی بە دۆلارێ بێ ئەمە یاتەوە بە $5 ئەمە ڕەبحێکی زۆرەکە وای کردووە لەبەر ئەوە ئێمە ئێستا لە ناو شاری سلەیمانیە پشکنی گور دەگرێت بۆ گەنجینانە و دوای هەموو گەنجینەکانی دەگادارکردن کە بێ شێوەیە تعاملی ڕاستەقۆلەکەەوە گۆشتانەکە بەڵێ هاوڵاتی ئایا ڕێگەیەک شتێک بیرکراوتە لەلایەن بەڕێوەبەراتێکی ئێوە جەدوۆلێک یاخود ئەپلیکیشنێ شتێک دابنرێت بۆ هاوڵاتی کە دڵنیا بێ بزانە سەردانی کوێ بکات بۆ خواردنێکی تەندروست و باش یاخود تەنها لە ڕێگەی ئەو سەرپێچیانەوەیە کە خۆی ئێستا هاوڵاتی لە ناو شاری سلەیمانی ئەزانێت کوێ باشە کوێ خراپ بەڵێ لەبەر ئەوە تۆ ناتوانانی بڵێ بچۆ فلان مەطعەم فلان ڕێستۆران ئەوە کەوێتە بابی ڕێکلام بۆ شوێنە لەبەرەوە تۆ خۆت پارەی بۆ شوێنە و دوای ئەوە خۆش چاودێری بەکاربەری هەنی تۆ کە خواردنێکی بەردەمێت تام و چێژ و شتەکەی ئەزانی چییە بۆ خەڵکی شاری سلەیمانیش خۆ دەزانی پسپۆڕن لە مەسەری خواردنە ئێمە چەنا چێشخانەی میلیمانێ سێرەی سەعاتێک خواردنی نەماوە لەبەری خواردنەکەی بەتامە لەبەرەوە بە دڵنیاییەوە کێشەکانمان لەو شوێنانەیە هەیە کە بۆ نمونە تا 12 شەو هەیە تایەکی شەو هەیە خواردنەکانە چەندەها شوێن هەیە ئێمە بانی چوین سێرەکەین خواردنی ڕۆژی پێشووتری ماوە چکە نەفرۆشاوە ئەو پسڵی سەرپێکی بکرا و شتەکەی تەلەف کرا و غرامەکە بەڵێ سەبارەت بە مامەڵەکردنتان لەگەڵ ڕێستۆرانتەکاندا و دابشکردنی ئەستێرەکان بە پێی جیاوازی ئەستێرەکانیان دو ئەستێرە بێ 5 ئەستێرە بێت مامەڵەکردنتان لەگەڵ ئەو ڕێستۆرانت و کافیانە چۆنە تەمان ئێمە مەسەلەی ئەستێرە لای ئێمە نادرێت بە ڕێستۆران بەڵێ بەس وەکو مامەڵەی ئێوەیە بە پێ 4 شمولی نرخ ناکات ئەمە جیهانی بەڵێ ئەوە بەس ئەوانەی میلی و 1 و 2 بەڵێ ئەمان هەموو شمولی نرخەکات ئێمە چوونەتە هەموو شوێنەکە بێ مینۆ هەبێت بەڵێ باشە لەسەر مێزەکەداندا بە پێی گیرفانی خۆ داوای شتەکەیت و نرخیش نرخ نووسرا بێت و بینەکۆژە بە کوردی بێت بەڵێ ئەمە یەکێکە لە مواسڵادان کە ئێمە جێبەجێکەین و داوا پشکنی گوتیش بۆ شتاناکرێت بۆ ئەو مادانی کە لەو شوێنە دابەژەکرێت بۆ نمە چوین دە شوێنە سێرەی شەربەتیە بۆ ئەکسپایر بووە قاوی هەبوو ئەکسپایر بووە ساردیە بە ئەکسپایر بوو خواردنی تری هەبووە
بەکەڵک هاتەوە بفرشە باوڵاتی ئەمان هەمووی تەلەفکرا و بەسەڵی سەرپێچیان بەڵێ کاک سۆران هەموو دەزانین لە ئێستادا لە بەشێکی زۆر لە کافەکاندا بە تایبەت یەک ئەستێرە دو ئەستێرەکانیش بە ماشەوە نێرگەلەکە بۆتە شتێکی باو بەڕاستی زۆر دادەنرێت لە ڕووی تەندروستی و ئەویش بە هەماشە پێویستی بە چاودێریە مامەڵی ئێوە چۆنە بۆ ئەو جێگانی کە نێرگەلە بەکاردێنن ئەو بەرهەم و پێکهاتانی کە نێرگەلەکەی لێ دروست دەکرێت چۆن مامەڵەت سەرپێچەکانی ئەو دەگرن تاوان نێرگەلە بەداخەوە ئێستا بۆ بە شتێکی زۆر باو لە ناو گەنجانە بەسکەم ئەم نێرگەلێ نەبواە چکە بۆ بەڵا بۆ گەنجەکانمان خۆدا نەزان چەنەها گەنج بۆی ئەو نێرگەلێ و ئەمە زۆر جگەی نیگەرانی بۆ ئێمە بەس دەسەڵاتمان نییە چکە لە هەموو وڵاتانە هەیە و لە هەموو عێراقیشا هەیە ناکرێن لە شاری سلێمانی بۆ نمونە قەدەغی بکەین لەبەرەوە ئێمە سەدانی شوێنەکانێک لە توتنەی ئەو توتنەی کە هەیە لێ کۆڕین و لەگەڵاکەین و دوای ئەو توتانە ئەبێ هەمووی لە پاکە تابی بوو بزین ئەم توتن چکە چەنەها شوێنمان گرتووە توتنێک سپایری بەکارهێناوە و دوای ئەوە پشکنی ور دەکەین بۆ مادانی کتری کە هەیە کە دەنگوی ئەو هەبوو کە ئەمانە مادەی کافایی نەشتانی تیەکە ئەمە لەخوا بەزیابێ شتە نەبوو بۆدا ئەوە لە نرخەکانیانە کۆڵینەوە و سەرجەم ئەم شوێنانەش هەمووی لەژە کۆنتڕۆلی خۆمانە لە سەبارەت بە نرخی دیاریکرا و جێگیر لەلایەن ئێوە دادەنرێت بۆ بەشەکان یاخود کافەکان یان ئەوەیە بە گشتگیر مەزەندە دەکەن ینی ئێمە کاچی لە شوێنەکانەوە تەمان مینۆکی هەیە بۆ نمونە سێرەکەین ئەم شوێنە دووەستێرێ و قاوێکی 35 دیدار ئەمە بخالەفەی لە ئێمە سەرپێ چییە شەربەتێکی 27 دیدار لەبەر ئەوە ئەمانە هەمووی بە پێ یاساڕەسەکان بۆ نمونە 2000مانێ 3000مانەیە قاوەی 1000مانە 2000مانەیە بۆ نمونە شەربەت ئەمان هەمووی نرخانمان لا هەیە لە لای لیژنەکانیش هەیە بەپی ئەو داتای کەلامانە پسڵی سەرپێچیان بۆ غرامات دەستان خۆشبێ لەسەر بابەتی نرخ دەمێنینەوە جێگیری نرخ لە شوێنێک بۆ شوێنێکە لە ناو شاری سلێمانی نمونە باز دەکەین لە نێوان گەڕەکەکاندا جیاوازی نرخ هەیە و زۆر هاوڵاتیان باس دەکەن هەندێک لە گەڕەکەکان کەمێک گرانترە یاخود کوالیتی خۆراکەکان لە گەڕێکێک بۆ گەڕێکی کە فەرقی هەیە ئەوە لە لای چاودێریکردنی ئێوە و لیژنەکانی ئێوە چۆنە و کۆنتترۆلکردنی بۆ ئێوە چۆنە ئێمە لە هەر شوێنەکە کە لیژنەیەگە چێ لە هەر شوێنەکە بێت بەڵێ بۆ نمونە ئێمە چەندها شوێنی ڕاقیمانێت شاری سلێمانیە بەڵێ ئەگەر زەیتێک لەو شوێنەیە یا پسکیتێک بە 1000 دینار بوو ئەم کردی بە 1500 ئەمە لای ئێمە سەرپێچی گرانفرۆشی بەڵێ لەبەر ئەوە بە دڵنیاییەوە هەر شوێنێ بزانین گرانفرۆشیەکە یەکسەر بڕیارمانێت داخستنی شوێنەکەی بۆ کرد بەڵێ و هاوڵاتیانیش ئاگادارن و دوای ئەوە ئۆتومانە هەر شوێنێکتان زانی بۆ نمونە تۆمادەیە کڕێ بە 10000 دینار لە مارکەتی بکی بە 11000 دینار ئەمە زیاسەنە لە هاوڵاتی لا ئێمە سڵی سەرپێچی بگرێت و یەکسەر شوێنەکەی داخل ڕەچاوی خەرجی و پێویستیەکانی فرۆشگاکە ناکەن ئێوە بۆ دانانی نرخ یان دەبێت ئەو نرخە هەرجێگیر بێت ئێمە نرخ جێژیە ئێستا بۆ نمونە نانەوخانەیە لە بەختیاری بێ لە کارێزەوشک بێ لە ئازادی بێ لە سەرچنا بێ دەبێت هەمان نرخ بێت سوپەرمارکێتە لە بەختیاری بێ لە هەر شوێنێکی تر بێ لە سەرچنار بێ یەک نرخ بەڵام گرنگە هەمان مادە بێت هەمان چونکە هەندێک کات هەڵەکە لەوێ دروست دەبێت ڕەنگە لە بەروی هاوشێوەکانیش هەن بەڕاستی یاخود بۆ نمونە لە خواردنی منداڵەکاندا ڕەنگە لە شوێنی کە لە گەڕێکی کە هاوشێوەی ئەوە بێت نرخێکی کەمتریمان هەیە بۆ نمونە هەر نمونەمانەیە لە جووری ئەو نۆتێلاشتانی کە هەیە ینی چەنەها کۆمپانیای تر هەستاوە نۆتێلای دەرکردو و نۆتێلایان نییە بە شوێنی بەنایترەوە بۆ نۆتێلاکە هەیە بە 3.5 بە 2000 ئەمە ئەکەوێتە سەر مافی بەکاربەر و تام و چێژی ئەو کەسی کە شتە بەکارێن لەبەرەوە بە دڵنیاوی سەوکو ئاماژە بێ هاوڵاتی هوشیارە دەکردنی مادەخۆراکی بەڵێ دەستان خۆش بێ هەڵبەتە چالاکەکانی ئێوە و ئەکتیڤی بەرەبەراتیەکەتان زۆر وای کرد و هاوڵاتیش بتوانێت زیاتری هەبێ حەز دەکەم لە کۆتایی باسێکمان بۆ بکەی سەبارەت بە هەندێک جۆر خۆراکە تایبەتمەندیان هەیە کە لە چەند شوێنێک دەست دەکەوێت نمونەی ئەوەی هەندێک بابەتمان هەیە ڕەنگە لە لای لەگەڵ پزیشکیا تێکەڵ بن بۆ نمونە شیری منداڵ یاخود هەندێک جۆر خۆراکەیە کە دەکرێت لە کلینکێک بیکڕیت و لە هەندێک لە مارکێتەکانیشان ئەو تێکەڵەیە ئایا ڕێگە پێدراوە لە لای ئێوە و چۆن هاوڵاتی دڵنیا بێتەوە یا بۆ نمونە هەویری ددانشتن کە دەکرێت لە لای کلینکێک بیکڕیت لە لای پزیشکێک بکڕیت دەشکرێت لە مارکێتێک بکڕیت من ئاماژەم پێە تەبان تۆ ئەگەر معجونێکی دانەکڕیت ینی سێرەی کوالەتەکەی بەرزە تەزویری هەیە ینی بۆ نمونە ئێستا ئێمە چەندها جۆرمانەیە ناوەکانیان ناهێنین کەسکاڵامانە بۆ لەسەری لای کۆمپانیەکانەوە گرت گیراوە ئەمە ئەکەوێت هاوڵاتی بۆ نمونە شیری مناڵ ئێمە چەندها جۆر شیری مناڵمان هەیە ئەوانەی کە لەلایەن وەزای تەندروستی و ڕێگا پێدراوە چونکە ئەوەی کەشکیرێنی ڕۆشێن و تایبەتی خۆی هەیە ینی تۆ لە خۆتەوە مەچۆ شیرێ بکڕێ کە نەزانی سەرچاوەکەی چییە
چکە تۆ پارەی پێی دەشتەی بە منداڵەکەت. بەڵێ لەبەرەوە ئێمە ئێستا بەداچوونێکی وردەگەین بۆ نووسراوانەی کێتە لامان و بیرشمان نەچێ ئێمە بەڕایەتێکی تەنفیزین هەچ نووسراوێک لە وەزاری تەندروستیەوە کە ئاراسەمان بکرێ بۆ جەنەها شیر هەیە کە ئێستا تەزیر بە شاری ئیسلامی دەستمان کردەوە بەسەرا و ئێستا لە دادگایە. لەبەر ئەوە ئێمە بە چاودێرەی وردی ئەو شوێناناکەین و هەم لە نرخ و هەم لە کوالیتیشە کۆمیدا. بەڵێ ورتر حەزم کرد لەسەر ئەو بابەتە بۆی هاوڵاتی دڵنیا بێت ئەو بەرهەمانە هەندێک شت هەیە دیاریکراوێت کە پێویستکە تەنها کلینکەکان بیفرۆشن و بەڵام لە مارکێتدا هەبێ یاخود پێچەوانەکەی تۆ تایبەتمەندی بۆ نمونە شیر لە مارکێتی ژێ و لە سەیدەریشێ. بەڵێ مەبەستمەوە شتێکی ئاساییە و بەڵێ بەس ئێستا مەجموعی شتە بوو بۆ نمونە دەرمان و حەبۆشتانە لە مارکێتەکانە فڕۆژە قەدەغەمان کرد. بەڵێ ئەوانەشمان ئەو کەسی سپۆری تایبەتی خۆی یاخود هەندێک لە کلینکەکان دەرمانخانەکان دەیان بینین هەندێک مادەی جوانکاری و کرێمات و ئەوانیان داناوە ئەوان سروشتیە لەبەرەوەی لەوانەیە هەندێک مادە هەبێ بەبێ ڕێنمای تۆبیەکانی خۆیان بفرۆشێتەوە بە هاوڵاتی ئەکرێ بەس بۆ نمونە وەکو ئاماژەم پێ دەحەبوو دەرمانشت لە مارکێتدا نابێ و ئەبێ هاوڵاتی خۆشی وریابێ لە کۆتایە حەزەکەم بەڕێستان پەیامی خۆتان بە هاوڵاتیان بگێنن کە چۆن کەسێکی شارەزابن چۆن بتوانن خۆیان یەکەم چاودێری خۆیان بن و دواتریش پەیوەندیکردنیان لەگەڵ ئێوە چۆن. من لێرەوە دەستخۆشی پێشەگی لە ڕاگەاندنەکانەکەم لەبەرەوەی ئێستا ڕاگەاندنەکان دەورێکی باشیانێ لە گەاندی پامەکانی ئێمە و دوایەوە هاوڵاتیانیش ئێستا وشیارن یعنی بەڕاستی تۆ پارە ئەی بەشت یعنی لە خۆ تۆ پارە سەرف مەکە لە کوالەتی و خواردنانە ئەزانی بۆ نمونە لە هەموو شوێنەکە لە ڕەفەکانە دانراوە سەری هەر چۆنە هەر سەری بەروارەکەی کە لەبەر تەندروستی ئەمە زۆر زۆر و دوای ئەوە ئەوکو ئاماژەژم پێە بۆ نمونە لەسەر ڕەفەکە نووسراوە نرخێ لەسەر کاشێرەکە ئاگادار بە فێڵتان لێ نەکرێ لەبەر ئەوە دووبارە دەستخۆشی لە هاوڵاتیان شاری سلێمانیەکەمەوە کە بنوتە چاوی دوو ئێمە چاوی دووەمی ئێمە لە بەرەوپێشینی ئیشەکانمان دەستان خۆش بە میشە سەرکەوتوو بن و ئێمە هەمیشە سوپاسان دەکەین بەڕێز کاک سۆران عەبدوڵغەفور کە بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی لەگەڵمان ئامادە بوون زۆر سوپاس دەکەین. سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بینەرە خۆشەویستەکانون لەم پرۆگرامەکە لەگەڵمانە بوون. هیوادارم کە هەرێکێک لە ئێمە ئاگداری ئەوە بین هێندە هۆشیار بین کە بزانین ئەو بەرهەمێک کە بەکاری دەهێنین تۆ پارەی پێدەدەیت هاوڵاتی بەڕێز بۆ خۆت بەکاری دەهێنی بۆیە ئاگداری تەندروستی خۆت بە خۆت یەکەمین کەسی کە چاودێری خۆتی و دواتریش بەڕێوەبەرایەتیەکان بە سوپاسەوە کە زۆر چالاکن بۆ پاراستنی تەندروستی ئێمە هەر شاد و بەختەوەر و تەندروست بن.